یاری بۆ کە دێ بە قوربان بوو داینێ مۆبایلەکە خراپە. هاوار چەند جار پێم گوتی ئەو مۆبایلەمە دەستێ و منداڵی. چی بکەم داوا؟ خراپە خراپ لەو منداڵە خراپە. منیش ئەزانم خراپە بەڵام چی لێ بکەم؟ بەتەنیایە. وەگرە قسەی وەگرە. پێم گوتی مەیدێت تەواو. تۆ هەز لەوە بێنە. چی بوو؟ دڵت نەرم نەبوو؟ بۆچێ؟ لەبە چ گەت نەرم بیتن؟ بۆ ئەوەی ئارام و نینا دەعوەت بکەین بۆ ماڵەوە. ئەوە دەرێت چییە تو؟ چەند جار پێم گوتی نابێت کەسێک داوات بکەم بە درۆ. کەیفی پێ نەیە؟ ئی باشە پیاوەکە زین چەندە بێت کە ئەو مۆزوعە داخراوە تۆ بۆ دایناخەی؟ کەسێک حرام خۆر بی قەت جێگای ڕێز و خۆشەویستی نییە. لەبەر عیبەی نەبی بەخوای ناگەم داشت پێی بەو ماڵی بکەویتن. هەوار لەو ژیانە من تێیام. باشە داوای شتێکی کەت لێ یەکەم. چییە؟ زۆر بیری دایکمەکەم. با بچم شەوێک لە لای بمێنمەوە. جێبدێ. بەخوای یەک شتە لێ بمینێەوە بە ژیانی خۆت پێت بۆ ماڵ نەکەویتەوە. تێگەیشتی؟ هاوار مینا جان گیانە مۆبایلەکەم وا بزانم لەوێت دانابوو. ئەها ئەوە مینا من دەبی بڕۆم. ئارام بوەستە. حەز دەکەم من دێ قسەت لەگەڵ بکەم. دانیشە ئارام حەز دەکەم ماڵمان جیاکەینەوە. ماڵمان جیا بکەینەوە؟ لێو دیێستا لە چەند دەریت؟ ماڵمان بجیانە؟ نا مەقسەدمەوە نییە. مەقسەدمەوەیە من خواردنی خۆم و خۆت دروست دەکەم داکیشت با خواردنی خۆی دروست بکە. یعنی مەبەست ئەوەیە داگم خواردنی بەجیا دروست بکاتم؟ ئەخەم ئارام دەزانین کووە ئەمن هەر خواردنێکە دروست دەکەم خواردنێک دەڵێ چەورە خواردنێک دەڵێ سوورە هەر شتە و خەلەلێکی لێ دەدۆزێتەوە. نینا جێبگرە یەکەم شت داکەم بەتەنەیە معقولە بەتەنی خواردنی خۆی دروست بکاتن؟ چ دەبێ ئەگە مەنزەڵە چیچکە لە بۆی دروست بکەی بەشی داکەم؟ ئەی خۆمەت ئەم نییە بۆ هەر کەسەوە بەجیا خواردنی دروست بکەی. نینا زۆر ڕستە شت دەڕۆی دەزانی؟ بۆ من ڕۆیشتم. ئەلۆ چۆنی نیناگیان باشی؟ تۆ چۆنی سەوسەن گیان؟ قوربانە بم سپاس من باشم. سەوسەنەوە بۆ نە تەلەفۆنێک دەکەی نە دیاری؟ وەڵڵا لە خەفەتی خەسووم. کچە دەردی خەسووی لای منە. بۆ ناکا لەگەڵت خراپ. مشکلە لە هەموو شتێکی دەدۆزێتەوە لە جلک و بەرگەم لە مەکیاژم لە هەموو شتێکم لە خواردنەکانیشم یەک دەڵە چەورە یەک دەڵە سوورە هەر یەکە و ئایبێکی لێ دەدۆزێتەوە. ئێبا خۆی خواردن لێ بنێ؟ ئارام لێ ناگەڕێ. خوشکم ئەزانی چۆن ئیسراحەت دەکەی؟ چۆن؟ حەبی خەوی بۆ بکە ناو خواردنەکە و ئیتر لە تاو خەو ئاگەی لە خواردن نامێنێ. حەبی خەو؟ نەبێت دوای مشکلم بۆ دروست بێ. کچێ نا خەمت نەبێ هیچی لێ نایە بەس ئەخەوێ واز لە تۆ ئەهێنێ. باشە بەس بە سەیدەلی بڵم چ جۆرە حەبێک؟ ئێستا بۆتە نەرم ئەوە بۆم ناردی لە وەتسەپ. باش بەس تۆ خۆت بەکارت هێناوە؟ کچێ داخەکە ئەوەیە خواردنی من ناخوا بێزم لێ ئەکاتەوە ئەگینا بەکارم ئەهێنا. زۆر باشە سەوسەنجان ئێستا دەچم حەبەکەی دەکڕم. باشە خواعافی. باش خواحافیز.